ئەو شەپۆلە ناڕازایی کە خەڵک پەیوەندی دەکا بە هاتوچۆ لە ڕێی ژمارە تەلەفۆنی 1970 کۆنتترۆل یاچوی سلێمانی وە ژمارە سەدی سنتەری ڕێخەری پەیوەندیەکان GCC ناڕزایەتێکی زۆر هەیە لەسەر هەڵسوکەوت و سلوکێتی شۆفێری ماتۆرسیلەکان لە شاری سلێمانی سەرپێچێکی زۆر بە ئەنجام دەگەێنن مەترسیەکی زۆر بە ئەنجام دەگەێنن و زۆر جار خۆشیان دەبنە قوربانی بۆ ڕووداوەکانی هاتوچۆ لەو چوارچێوەیەدا ئەوە پێی یاسای هاتوچۆ کارێک دەکەین بۆ ئەوەی کە پرسی ماتۆرسکی لە شاری سلێمانی ڕێک بخێنەوانێ ئەو شۆفێرانی کە سەرکێشی دەکەن و یاساشکێری دەکەن مەفرەزەکانمان فۆکسیان تەرکیزیان کردوتە سەر ئەو پرسە کە لێپرسینەوەیکی زیاتر و دەست بەسەراگرتن ڕاستەوە بڵم بەسەر ئەو ماتۆرسکیلانە دەگیرێت بە دیوێکی تر جۆرێک لە ماتۆرەکانی تر هەیە ئەمە پەیوەندی هەیە بە بژێوی ژیانی کۆمەڵێک خەڵک و کاری دلیڤەری پێکرێت کەسابەتی پێکرێ بە ئەندازەیەک تەفاهومان هەیە کە ئەگەر ئەوان پابند بن بە یاسا ڕێمەکانی هاتوچۆ سەرپێچی نەکەن و سەرکێشی نەکەن پامێکیشمان ئاراستەی سەرجەم چێشخانە و خواردنگە خێراکان فاسفودەکان کردووە کە ئەو ماتۆرسکیلانی کە لەلایەنە پێویستە شۆفێرەکانیان هان بدەن زیاتر پابند بە یاسا ڕێنماکانی هاتوچۆ پەلەپەل نەکەن لە شەقامەکان و ترافیک لایتەکان پابند بن پێوەی بۆی کە خواردنێک خێرا بگەێنن خوان تووشی ڕوودا بکەن دواتر پێویستە هۆکارەکانی سەلامەتی لە پارێزگاریکردن لە سەریان لە ئەنیشکیان لە ئەژنۆیان بەکارهێنانی دەستکێش ئەمانە بێگومان لە پێناو و لە بەرژەوەندی شۆفێری ماتۆرسکیلەکانە